وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیک دەبێتەوە و هەندێک لانی سیاسیش دەیانەوێت هەڵبژاردن دوا بخرێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک یەکێک لە 5,000 سەرێکەکەی کوردستان دژی دواخستنی هەڵبژاردننی کوردستان و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە. لەمبارەیەوە عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیاند هەندێک لایەن بەگەرمی داوای دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەن، بەڵام کۆمەڵی ئیسلامی دژی دواخستنی هەڵبژاردنە و دەیەوێت هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. ئێستا هەندێک لایەن مەسەڵەن بەگەرمی داوای دواخستنی دەکەن. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە کاتی خۆشیدا و ئێستاش دووپاتی دەکەینەوە کە ئێمە لەگەڵ ئەوەن کە هەڵبژاردنەکانە هەر هەڵبژاردنێک وەکو مەبدە لە کاتی خۆیدا بکرێت بە سینۆشەوە، لەبەرەوەی کە مافێکی هاوڵاتیانە، هاوڵاتی حەقی خۆیەتی مافی خۆیەتی ئەم مافەی خۆی لە کاتی خۆیدا و بە ئازادی ممارەسە بکە. و پاشانیش ئێمە زۆر باسی مؤسساتمان کردو، باسی یاسا سەورەبوونمان کردو، باسی ئەنزیمەمان کردووە. ئێمە لەگەڵ ئەوێن بەڕاستی هیچ کامێکمان ئەو عیبە نەهینە سەر خۆمان، ئێمە ناهینە سەر خۆمان بەڕاستی. ئەوە قەزێکی مافی خەڵکە و مەسەلەیەکی یاساییە. ئێمە لەگەڵ ئەوەی کە بۆیە لەگەڵ ئەوەی کە لە کاتی خۆیدا بکرێت. بەرپرسێکی باڵای پارتیش ئەوە دەخاتە ڕوو تا ئێستا هیچ ڕێکەوتنێک بۆ دواخستنی هەڵبژاردن نەکراوە. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگری سەرۆکی پارتی ڕایگەیاند تا ئێستا وا بڕیارە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و هیچ ڕێکەوتنێک بۆ دواخستنی هەڵبژاردن نییە. هەروەها هیچ لایەنێک با فەرمی داوای لە حکوومەت نەکردووە بۆ دواخستنی هەڵبژاردن. ئەوەی هەتا ئێستا مووقفی ئێمە و لە حکوومەت ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت و هیچ لایەنێکیش بە شێوەیەکی فەرمی داوایان لە حکوومەت لە بەندە نەکردووە بۆ ئەوەی هەڵبژاردن دوا بخرێتن. قسە هەیە، شت هەیە، هەموو ئەو شتانە لە بینی خۆیان کردووانە، بەڵام کەس بە فەرمی داوای لە حکوومەت نەکردووە بۆ دواخستنی هەڵبژاردن. لالایەکی دیکەوە بە پرسێکی باڵای بزوتنەوەی گۆڕانیش ئاماژە بۆ دەکات لەگەڵ یەکێتی یەک خواستیان بۆ دواخستنی هەڵبژاردن هەیە. ڕەوف عوسمان سەرۆکی زڤاتی نیشتیمانی گۆڕان بۆ دەنگی ئەمریکا ڕایگەاند ئێمە یەکێتی هەمان بۆ چوونمان هەیە لەسەر دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان، چونکە گومانی ئەنجامدانی ساختەکاریەکی گەورە دەکەین بە جۆرێک پارتی دەیەوێت 50 زائید یەکی ڕێژەی دەنگەکان بهێنێت تا خۆی بتوانێت حکوومەتی داهاتووی هەرێم بە تەنها پێک بهێنێت و دەستور بنووسێتەوە. ئێمە دەردەداری دەستی پارتی یەکێتین و یەکێتیش دەردەداری دەستی پارتیە. هاوکات ئەمینداری یەکگرتووی ئیسلامی دەڵێت لەسەرەوە دەڕۆین 30 ئەیلول هەڵبژاردن بکرێت. مامۆستا سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی ڕایگەیاند ئێمە لەسەرەوە دەڕۆین هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت و ئەگەر کۆدەنگیەکی نیشتیمانیش لەسەر دواخستنی دروست بوو داوا لە حکوومەت دەکەین وادەکەی بگۆڕێت. ئێستا ئێمە لەسەر ئەوەین کە سینۆ هەڵبژاردن نەکرێت. ئەگەر بڕیارێکی جەماعێکی بڵێن نیشتیمانی لەسەر دروست بوو دوای ئەو گفتوگۆیی کە هەیە ئەگەر بشگۆڕێ ئەوە داواکەین لە حکوومەت جەنابیان کە ئەوە بکەن. داواکاری هەندێک لانی سیاسی بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوایەوە دێت. وا بڕیار بوو مانگی 11 ساڵی ڕابردوو هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت، بەڵام دواخرا. هەوڵەکانی دواخستنی ئەم جارش لە کاتێکدایە هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا بەڕێوە نەچووە.